حتى وەرگیرام لە زانکۆی بەغا بەشی کوردی کۆلیژی ئەدەبیات لەو بەشە وەرگیرام بووم بە خوێندکار فێری زمانی شیرینی کوردی بووم مامۆستاکانمان زۆربەی زۆریان مارکسی بوون خوێندکاران زۆربەی زۆریان هەروەها مارکسی بوون چاوم کرایەوە نەبووم بۆ کچێک کە هەر بە دوای مۆدێلاتە بگەڕێ و خەونی نەبێ بەڵکو خەونم بۆ دکتۆراش تەواو بچم بۆ یەکێتی سۆڤیەت جاران کاک ڕەفیق سابر هاوڕێم بوو داخەری تەنزیماتی حیزبی شیوعی بوو ملکراوی خوێندکاران و لاوان لە بەشی کوردی بوومە سەرۆکی بەشی کوردی شانەی بەشی کوردی دوای چووم بۆ کۆلیژی موستەنسیریە دوایی بۆ کۆلیژی یاسا و ئابووری دارایی لە ساڵی 1970 بووم بە ئەندامێکێکی نووسەرانی کورد کۆڵێکم گرت و کۆڵەکە سەرکەوتوو بوو بە زمانی عەرەبی ئەو کاتە مەحموود زامدار پێی وتم بۆچی بە زمانی شیرینی کوردی نەبێت ئیتر بۆ دەوردە خۆم فێری زمانی خۆمان کرد و هەر لە مانگی 11 بزانم لە ڕۆژنامەی هاوکاریدا دامەزرام بووم بە نووسەرێکی بچکۆلە بابەتی ئافرەتان و فێمینیستیمە کرد و شتم بڵاوە کردەوە یەکەم چیرۆکیشم هەر لە 73 مانگی 4 بڵاو کردەوە بە ناوی خەونێکی ون بوو دوای 2 هەفتە کاکڕەوە بێگەرد وتاریکە رەخنەی بە ئیجابی لەسەر نووسی بوو ئەو وتاش بڵاو کرایەوە ئەنجا یەکەم ئافرەت بووم لە یەکێتی جگەری دکتۆر نەسیر فەخری یەکێتی نووسەرانی کورد ئەو کاتە سەیدا شەهید ساڵحی سوید سەرۆکی نووسەرانی کورد بوو یەکێتی نووسەرانی کورد بوو ئەنجا محەممەد بەریش بەڕێوەبەری ئیداری بوو بە ڕەحمەت بێ پێناسنامەی نووسەرانیان دامێ ئەتدا هەموو کۆڵ و کۆبوونەوەکان و فیستیڤاڵەکاندا ئامادە بووم وەکو ڕۆشنبیرێکی بچکۆلە دوای ئەوە بووم بە هاوڕێیانی ڕوانگە بەرادەرانی ڕوانگە ئەوش ناتوانم بڵێم قوتابخانەیەکی نوێ بوو بەڵکو ئەتوانم بڵێم ئاراستەیەکی نوێ بوو بۆ ئەدەبی کوردی چونکە ڕەفزی ئەدەبی کلاسیکیان نەکرد ئەتر من و کاک ڕەفیق سابر و لەیلا قاسم زۆربەی زۆری کاتمان لە کتێبخانەی مەرکەزی بەسەرەبێت سعیمە کرد و فێری کردم کاک ڕەفیق نازم حکمەت بخوێنمەوە شعری ئیلوار بخوێنمەوە فەهەد ئیسماعیل چیرۆکانی فەهەد ئیسماعیل فەهەد کە نووسەرێکی نوێ خواست بخوێنمەوە دوای ئەوە شۆڕش دەستی پێکرد زۆربەی زۆری خوێندکاران ڕۆشتم بووم بە پێشمەرگە بۆ کوردستان ئەو کاتە من لە شانەکانی گەنجا ئەو خوێندکاران بووم لێلا قاسم لە پاشەوە ئیدام کرا شکستیمان هێنا بەدبەخت بووین بۆ بەشە بۆنی خوێنی دیهات زۆربەی زۆری جەماعەتی حکوومەتی عێراقی گەماڕۆیان تەڵەبەکان گەماعەتی اتحاد وەتەنی بڵێن گەماڕۆیان ئەداین هەتاکو لە بەشی ناوخۆیەک تاڕیان کردین چوومەوە نەسیر فەخری خوا ناگرێ زۆر یارمەتی داین و ماڵەکەی کردو بووە بە شێک لە کۆلیج و سعی پێکردین و ئەمان خوێنەوە و دەریش چووم و کە دەرچووم ئیتر مامۆستایان زانیان کە من نووسەرم یارمەتیان نام و خوێندکارانش خۆشیان ئەویستم و خەونەکانم هاتنە دی و خۆم دوای خوێندنەوەی مارکسێت خەریکی ئەدەبی وجودی بووم ئەلبێرکامی و ساتەرم خوێنەوە و گابریال ماسێت و سۆرین کێرکێغارد و حەزم لە ئەدەبی وجودی بوو چونکە لە ئەندرێ ژید کە وجودی بەنەوعێکی تر بوو پێش ئەوان بوو حەزم زۆر لە فەرەنسا بوو حەزم لە زمانی فەرەنسی بوو چوومە سەنتەری ڕۆشنبیری فەرەنسی 2 ساڵ فێری زمانی فەرەنسی بووم
کە چوون بۆ پاریس گیر و گرفتم نەبوو لەسەر حسابی براکەم کاک عەلی مەنسوور ڕۆشتم بۆ فەرەنسا ئەو کاتە تازە پرد کۆمەڵە کۆتەرچیرۆکی کوردی پرد بڵاو کرابووە ڕۆمانێکیشم نووسی بوو بە ناوی ئەڵۆن کە ئێستا بڵاو کراوەتەوە گوایە لەوێ بۆم چاپکەن و پارەکەیم بۆ بنێرن نەچاپیان کرد و نەپارەیان بۆ ناردم عەلی مەنسوور پارەی بۆ ناردم مانگانە هیام خۆشکەم بازنەکانی فرۆش عەلی برام ڤیدیۆکانی فرۆش ئەیتر کەوتنە سەر سارجی عەلی ناچار بووم بگەڕێمەوە چونکە نابێ من ئایندەی خۆم بینام کۆمێ سەر ئایندەی ئەوان ئەمە یەک دوو لە فەرەنسا لە سەنتەری شارستانیەت و ڕوشمیری فەرەنسی لە سۆربۆن دوو کۆرس فەرەنسی بخوێنەوە ئەوش بە پارە بوو فەرەنسا وڵاتێکی سەرمایەداری خراپە سەرم لە بەردی ئەلحەددا و یەکەم جار بە سۆشیالیستەکەی میتران هەڵخاڵەتا بووم وەزیرەکان شووعی بوون بەڵام وا نەبوو یەکەم ڕۆژە کە دابەزیم لە فرۆکەخانە و سواری پاسەکە بووم گەیشتمە مۆمپارناس ئەبینم هەر ئافرەتەوە بە دوای سەگەڕوا هەر پیاوە بە دوای سەگەڕوا وەکو حاڵەتێکی شارستانێکی خۆیان بەڵام کەس تێناکۆشێ خۆشەویستی نییە عشق نییە مرۆڤایەتی نییە هەستی مرۆڤایەتی نییە شکستم هێنا زۆرم پێ ناخۆش بوو هەستم بە تەنیایی کرد هەندی هاوڕێم هەبوون خراپ نەبوون بۆ من هەندی هاوڕێش هەبوون زۆر خراپ بوون بۆ من مامەڵەیان زۆر خراپ بوو من منانیم لەگەڵان نەکردم بەڵام لادێی بوون منش ئەو شارستانیەتی ئەوێ و ئەو کلاسیکێتی ئەوێم بەدڵ نەبوو یعنی ئەڵێن فەرەنسا گوایە کە شارستانێکی مۆدێرنەیە وانیە و لە نەروی 100 ساڵ 200 ساڵ دووەکەوتووترا لە بەغاڵی جیمم کرد بوو وەرکێشم دابەزێ نانم نەخواردبوو ئەوێ سارد بوو بۆ هۆی ڕزینی شانەکانی مێشکم ئەیتر کۆنتڕۆلم بەسەر خۆمان نەما لەگەڵەوەش تا بۆ لیسانس ناوی خۆم تۆمار کرد لە کۆلیجی پاریسی سێ کە یەک گەنجان و سەر بە سۆربۆنە ئەنجا وەرگیرام لە بەشی هەلامان کۆلیج بۆ ماجستێر لەوێ ماجستێری ئەوان متریزە کە دوو سێ ساڵی پێچێ دوای حەڵقەی دوای دیوایە ساڵێک و نیو دوو ساڵی پێچێ دوای توازدەم سێ لە حەلقەی سیام ئەوەی دوو ساڵ سێ ساڵی پێچێ ئەمە هەموو تەواکە ئینجا ماجستێر زنیان ناردنێ وەرگیرامە کێشەم نەبوو بەڵام ئەو کاتە حەرب شەڕی جەنگی عێراق و ئێران لە ئالادا بوو لە ئەستێرە دەستکردەکان تەلەڤیزۆنە بینی کە چۆن خەڵک چالیخانەکەین وێرانەکرێ بردومانەکرێ لە هەردوو لاوە بێتاقەت بووم زۆر لەگەڵیان بۆ هاوڕێکانم بەتایبەتی مەحموود زامدار سەلاح شوهان زۆر لەگەڵیان بۆ عێراق بۆ بازای شۆژە بۆ سابوونی ڕەقیب بۆ کازمیان زۆر لەگەڵیان بۆ سلێمانی بۆ شاخەکانی قەندیل و سەفین و گۆیژە تووشی نەخۆشی غەریبی هاتم لەوێ پێڵێ نووسەرجی نەمتوانی ئیدارە بکەم دکتۆرێکی چاکشم نەدۆزیەوە عیلاجم بکە کەس نەیبردم بۆ دکتۆر ئەنجا من فێر نەبووم بە تەنیا بژیم لە بەشی ناوخۆیەک چان بووم جیهان بەشێکی جیهانیە سەر بە کڵێسای کاسووریکا یەکەم ساڵ باش بووم دوای وتیان دەڕووی یاسایە بۆت نییە بمێنیتەوە ستۆدیۆیەک بۆ ماوەی 3 مانگ دەستم کەوت زۆر قاڵتمەکەی بەرز بوو جەخشی خوێنم بەرز نووسمە بووە بە کورسی سوودم نەبینیم منجەڕەت سیستەمی ڕاستەقینەی سەرمایەداریم بینی و بێگوێیی و سارد و سڕی بێهەناسەیی بێمەرەڤایەتی ئەوروپام بینی و قەت خەو نابینمە ڕۆژێکی تر ئەوروپا ببینمەوە و لەگەڵ کۆژدانیم و حەز ناکەم گەنجەکانمان ڕووکەرە مایەی بەختەوەریە بۆ من کە خوێندکاران خۆشیانەویستم خۆشمەویستن هەمویان جەرگ و دڵ و چاوی منن و خۆشمەوێن
و نازانم چەندێک سوودیان وەرگرتووە لە وانەکانی من. مامۆستا مەبەستمە بۆ چی وانەیە کردەوەتەوە؟ ماوانەیەکەم دکتۆر بەفەو دەرگاڵی تۆجی لێکۆڵینەوەی یا بە من ماوەی کۆردۆلۆژی کە من لێ نازانم، من نییە، ناچار بووم مەنهەجەکە هێمالکەم و ئەو میتۆدە هێمالکەم و بە ڕۆشنبیری گشتی بکەم و بە هەموو لایەکەوە بە هەر پۆلێکی 4-5 خوێندکارم هەڵەبژار بۆی پێ بکەن و فعلەن پێگەیشتن و ئەستا لە ڕۆژنامە گۆڤارە کورتەکانی شەکەن و لەوانە شۆژ خالد، وریا، یاسین، ئاراز، ڕزگار، ئومێد شەکیبا، زۆربەی زۆر یان هاتنە دەنگمەوە گویان لێگرتم، غیاباتکەمم وەرەگرت، وەکو کوڕی خۆم سێرمەکردن. من حەزم کرد بمە مامۆستایەکی پۆستمە مۆدێرنە و ناتوانم بڵێم ئەو بناغەیەم دامەزاندووە، بەڵام شەقم لەو دیوارەدا کە لە نێوان مامۆستا و خوێندکارە هەیە و خوێندکار بە ئازادی بۆیە قسەم لەگەڵ بکات و سەیری خوێندکار ناکەم وەکو کۆیلە، بەڵکو خوێندکار کەسایەتێکی خۆی هەیە و گەنجی ئەمڕۆ نەوعێکی ترن و باوی ئەوە من نەما مامۆستا بە چاکەتوو بۆی باغەوە بە عینەکە و جەنتای دیپلۆماسی و بچێتە پۆلەوە و بنەڕێنێ و سوکاتی بە خوێندکار بکە. خوێندکار بناغەی کۆمەلگای ئێستەن و من لە چاوی ئەوانەوە دەڕوانمە ئایندەی کورد و خۆشم ئەوێن و ناتوانم بڵێ مامۆستایەکی سەرکەوتوو بوو، بەڵام هیوادارم ئەوم پێ بڵێن. بەڵام مامۆستا ئەوان چیان بۆ تۆ بەخشی بۆ ژیانی خۆت؟ هەستێکی پیرۆز، جوان، ئەگەر برسیان بوو وایە برسیمە بوو، ئەگەر چیان بووایە چینۆمە بوو، ئەگەر کارەبایان نەبووایە کە بێکارەبا بووم چاوم نایبینی، ئەگەر ئاویان نەبووایە چینوە بووم خۆشم ئەوێن و حەزەکەم هەمیشە خۆ پیشاندان بکەن و شۆڕش بەرپا بکەن و هەر شۆڕش بە دوای شۆڕشدا تا مافیەڵەوەی خۆیان وەرەگرن. مامۆستا گەر بۆ دڵ وێجارێکی ترە بیتەوە مامۆستای زانکۆ. ڕۆژینەکەم من نووسەرم لە کاتی حکوومەتی ڕابردووە موچەکەم کەم بوو، ئێوەیان سعیمە کرد بە منە خوێندکارانی گەڕەکەی خۆم دەرسی ئەنگلیزی و هەمویان پێگەیشتن و گەورە بوون و ئەو پسپۆری خۆشم کە بەشی کوردیم تەواو کردووە ئەدەبە من نووسەرم پێشەوەی بم بە مامۆستایەتی بە کەس نافرۆشم و من ڕاستەکەی خوێندکارم و هەر لە گەڕان و پشکنیندام و تێڕامانم زۆرە، ڕۆژی وایە 7 سەعات بێدەنگە بووم و سەیری دونیاکەم، بەڵام گوێ لە دەنگ و باسەگرم، یعنی ڕاستی ئێستا فەمینیستی ناکەم یان سیاسەتمەدار نیم، بەڵام ڕۆیای سیاسی تایبەت بە خۆم هەیە و وابزانم خوێندوتانەوە لە هاوڵاتی چیم نووسیوە و من ئەوەل و ئەخیری نووسەرم، یعنی پێناڵم ڕۆمان نووسم، پێناڵم شێوک نووسم، پێناڵم ڕۆژنامە نووسم یان مامۆستام، چونکە من ئەحرا مەسوورم. ڕۆژێک شەوێک چیرۆکێکم نووسی پیشانی کاک ڕەفیق سابرمدا بۆ بەیانەکەی وتی بڕۆبی بە بۆ هاوکاری، چوو بە دەرگای هاوکاری کاک عەبدولعەباس دەرەچووە دەرەوە، ئەو کاتەش هاوڕێ بووین، کاک عەبدوڵڵا چیرۆکێکم بۆ هێناوی لە دەستی گرتم و چیرۆکەی لێ وەرگرتم و ناوی لێنا، خۆی ناوی لێنا، بردیمە نهۆمی سەرەوە بۆ لای کاک حەلیمی عایشەی خوا لێی خۆش بێ. یەکسەر دایان مەزاندم، دوو پچم هۆنی بۆ قەدێرەم دانابوو بەبێ مکیاژم نەکرد تا 2 مانگ پێش دەرچوونم لە زانکۆ.
وتی فێمینیستیمان بۆ کەوسە فێمینیستی چیت پێ بۆمان بێنە بە تایبەتی سەر ئافرەتی چین ئەو کاتەوان جەلالی بوون منیش کۆمۆنیست بووم ئەو ئافرەتەی سەر بە قوتابخانەی سۆشیالیستی بێ چ چینی بێ چ سۆڤێتی بێ لەسەر نووسینشتم ئەو گۆڕیەوە لە عەرەبیە بۆ کوردی دانمەزاندم مانگی بە دەرینار یەکسەریش کتابیان بۆ کردم بۆ سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقی کە ئێستا ئەوکەم پێەیە بووم بە ئەندام پێوتێ ئەو کاتە ئەندامی متەمەڕن ساڵێکی بەسەرا بەردەوام بۆ شەکەی جوان بوو ئەیکەن بە ئەندامێکی کارە ئەتر دانمەزاندم شێوەکەیان بڵاو کردەوە بووم بۆ باسکردن کەوتمە فێمینیستی ئەو کاتە شەید ئارام سەرپێشکاری لاپەڕەی ئەفریقا بوو زۆر هانیدام بۆی فێمینیستی بکەم پشتگیری لێکردم زۆر لە ڕادیۆیەکی یعنی ئەتوانم بڵێم بڕبڕی پشتم بوو دەستم کرد بە نووسین و وەردەوەردە بووم بە ڕۆژنامەنووس ڕۆژنامەنووسی هەستە ڕوئیایە و لە خوێندایە تەجوبەی ڕۆژنامەنووسی جودایە لە تەجوبەی ڕۆماننووسین و چیرۆکنووسین دوو هێڵی هاوتەری بن چەند بەشان یەکتری ڕۆن نەگەنە یەکتری ماوەیەکی پێچوو ئەو کاری دەستگایان بۆ دروست کرد منیش تەواوم کرد بڵێن بە بەڵگەنامەی بە کەلۆریۆس دایانمەزاندم بەڵام ئەو کاتە یەکەمین ئافرەت بووم کە ڕۆژنامەنووس بووم زۆر بێزاریان نەکردەوە بەڵام من هەر کۆڵم نەدا و شتی ئەوەی کەس شتی سەر بە ڕژێمم نەنووسی ئازانی کە ئۆپۆزیسیۆنم و لەنگی ڕژێم نیم و هیچ پۆستێکیشم وە نەگرتوو تا ئێستا هیچ پۆستێکم وە نەگرتووە وەریشی ناگرم لەوەتی هەم هەرنووسەر بوو عوسمان فاهیق هاتە سەر بەڕێوەبەری بڵێن دەستگای هاوکاری زۆر بێزاری کردی ویستی هاوکاری بکاتە جەریدەی سەورە بە عەرەبی یعنی زمان حاڵی حیزبی بەعث من یاخی بووم و زۆر ئازایی دام و سزاییداری و نەقڵی کردم بۆ خۆی و کارگێری لەوێ دۆسیەکان ناینا کتابە ڕەسمیەکانمە خستە ناو دۆسیەوە و ئەم پاراستنە لەمەگرتن بەڵام پێشەوەی ئەو ڕۆژنامە گۆڤارە عەرەبیانە کە بۆی بێت ئەگەیشتە دەستی من هەموومە خوێندەوە تەواو بکە اینجا نیوەڕۆکەی بۆ مەنادەوە شێتە بوو یان چوە چایخانەی پیاوان چایمە خواردەوە بە دووەما کەوت شێمە شێخان دانیشتووی تا دوایی ئەنجومەنی لێکۆڵنەوەیان کرد بۆ من تیادا نازدار بابان کە بەڕێوەبەری ئیداری بوو ئەحمەد جەزاوی کە هەموو شتێک بوو تواد و تۆ جنێوت بە حکوومەت داوە و ئەوە نووسیوە یادداشتنامە نووسیوە تۆمباڵی نووسیمەوە بانگی کردم عوسمان فاهیق 4 ساعت کاتژمێری ڕێک لە 11 تا 4 ئێوارە 12 تا 4 ئێوارە بە یەکە گفتوگۆمان کرد من لە کەری شەیتان ناتمە خوارەوە و ئینکاریم کرد و مامەوە وەکو خۆم کوشتە لەبەر دەستگا کرد دەرگای دەستگاکە و بەرجان و سوعاد ئەدیبیان بۆ هێناین هەردووکیان ئێستا مردوون سوعاد ئەدیب لەوە خراپتر بوات سەردانی کردین من هەڵنەستان بۆی وتی مدیر عامم چۆن هەڵناسی بۆم وتم بەس بۆ باوکی خۆم هەڵناستم ناستم بۆ کەس بە بڕیارێکی ئەنجومەنی شۆڕش
منی نەقڵ کرد بۆ وەزارەتی کشتوکاڵی لە وەزارەتی کشتوکاڵەوە بۆ دووترین شوێن ئەوتر لەوێ کاک جەمال خەزنەدارم بینی ئەویش پێش من نەفی کرابوو گۆڤاری شۆڕشی کشتوکاڵی کە وەرزی بوو دەریە کرد سەرپێشتیە کرد سامان مەجید فەرەج کە جێگەری وەزیر بوو سەرنووسەر بوو هەڵەچینیشی هەڵەچینیدا بە من و ئیشی ڕیپۆرتاژ نووسی دەستمان پێ کرد بە گۆڤارێکی زۆر خراپ نەبوو و بایەخەدا بە جوتیانانی کورد و بتانەوێت نەتانێت ڕاستیەکەی پێ بڕێم من سەردەستی کاک جەمال خەزەدار ئیشی ڕۆژنامەنووسیم کردووە ئەو فێری کردوم پشتی گرتم گۆڤارێکی ترە بوو لە هەفتاکانە گۆڤاری ڕۆشنبیری نوێ ئەوە لە سەرەتا لە شیعری عەرەبی مەنووسی دوای وتەوە فێرم شتی کوردی بنووسم لەوە ناوبانگیم دەرکرد من کێم من نەوەدابە بوو نە پەخشانە شیعر بوو نە شیعر بوو سکاڵا کردم بوو لە بوونی مرۆڤ چونکە من هەمیشە قەیرانی بوونم هەیە بوونم لەم گەردوونەدا دوایی بووم بە پەیامنێرێ لە کەروان هەرچی هەواڵی کوردی هەیە لە بەغا بۆ ماوەیەک من ئەمەم لە هاوکاری چوون بۆ عێراقی کوردی بەڕێوەبەر نەبووم بەڵام هەموو شتێکان خۆمم کرد ڕۆژنامێکی خراپ نەبوو بەڕادەیەک زۆربەی زۆری خوێنەرانی کوردی کۆ کردبووە لەوێشەوە بەدرخان سەندی بوو بە بەڕێوەبەری دەستگای ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کوردی دامەزام سەردەنیا ماوەیەکە ویشم کردووە بەڕاستی دەرماڵەکەم کەم بوو لەوانەیە مەسەلەن لە هاوکاری بۆ موسا جەلالی مەسەلەن کە ئەوە بوو بەڕێوەبەر بوو پێش ژنانی بۆ نووسیم بۆ جمارێک لە هاوکاری یعنی هاوکاری مەڵەچنیە کرد پێشدانی بۆ نووسیم وەرمەگەر قسەم ناکرد نە بە دوای پۆستە گەڕام نە بە دوای پارەیە گەڕام خۆیشمە بەخشی بۆ ڕۆژنامەیە و هەموو زۆربەی زۆری نووسانی کوردی کۆ کردووە لە چواردەوری خۆیان و ئەمە ڕاستی خوێنەرمان زۆر بوون وەلی ئێستا باشتر بوون ئێستا کورد گەنجی کورد کەمە خوێنێتەوە ئەو کاتە کۆمەڵە ڕەشدەران هەموویان مارکسی بوونیان خوێندەوە تابعاتیان هەبوو ژیانی ڕۆژنامەوانی مەینەتیە تێکۆشان و شکستێنان و مەینەتیە